عزیزانی کورسادنی و سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە هەواڵێک سەبارەت بە خانەنشینان دەست پێ ئەەکەم. جێبەجێکردنی مامەڵی خانەنشینان بە شێوەیەکی خاو ئەڕوات بەهۆیەوە ماوەی چەند مانگێکە خانەنشینان موچیان وەرنەگرتووە، ئەوەش دۆخی ژیانیانی قورستر کردووە. مامەڵی خانەنشینی مەبەست ئەو مامەڵەیە کە فەرمانبەرێک بەپێی تەمەن و خزمەتەکەی خانەنشین ئەبێ بیگرێتە بەر بۆ ئەوەی خانەنشین بکرێت و لە فەرمانبەرەوە ببێت بە خانەنشین. ئەو پرۆسەیە کە گلەییان لێی هەیە ئەوەیە کە ئەڵێن زۆر بەخاوی ئەڕوات. وەزارەتی دارایی ڕۆژانە تەنها 10 مامەڵەی خانەنشینی وەرەگرێت، ئەوەش وا ئەکات کە خانەنشینان ماوەیەکی زۆر چاوەڕوان بن تا بتوانن مامەڵەکانیان تەواو بکەن و موچە وەربگرن. لەو کاتەوە کە یاسای خانەنشینی گۆڕاوە تەمەنی خانەنشینی کەم کراوەتەوە، زیاتر لە 25,000 کەس ئەگرێتەوە ئەگەر ڕۆژی 10 مامەڵە تێبپەڕێنرێت بە پێی خەمڵاندنەکان زیاتر لە 8 مانگی پێچێتە تا مامەڵەکانیان تێبپەڕێت وە چارەنووسی موچەکانیان دیار نییە کە چی بەسەردێت. نووسراوەکانمان بۆ کرا بۆ بەڕێوەبەرایەتی خانەنشینی هەولێر لەبەر ئەوەی ئەوان ژمارەی فەرمانبەرانیان کەما ئیشەکان زۆر بەسستی بڕێواچی ئەو ژمارە زۆرەی خانەنشینان دووسێ موالید بەیەکەوە کاریگەری زۆری هەیە لەسەر هەم قەرەباڵغی دروستکردن هەم ڕای نەکردنی مامەڵەکان لە بەرەوەی ژمارە فەرمانبەران یان کەمە پێویست بوو وەزارەتی دارایی مشوری ئەو بابەتە بخوا و ژمارەیەکی زۆرتر لە فەرمانبەران تەرخانکە بۆ ئەوەی فریای ئەو خانەنشین بوونان نەکەون. جگەلەوەی کە ئێمە لە مانجی 12 هەموو سەرجەم فەرمانبەران موچاوەەر نەگرتیا، ئێمە مانجی 1 و 2 و 3 بێ موچەین، لەوانەیە مانجی 4 تەواو نەبی. گرفتەکە لەوەدایە کە تۆ سەردا لە دوای ئەوەی کە نووسراوت بۆ کرێت لە دایرەکەی خۆت مەسە من لە دەستی ژینگە کە نووسراون بۆ کراوە چوومەتە بەڕێوەبەرایەتی خانەنشینی هەولێر لەوێ یەکەم جار یەکسەر لێت وەرناگرن ماوەیەکت بۆ دانێن لەبەرەوەی ئەوان دەڵێن ئێمە لە مامەڵە ناتوانانی زیاتر وەرگین ڕۆژانە ئەگەر ڕۆژێ دە مامەڵە بی 25,000 بڵێن لە هەولێر با 10,000 کەس بێ ئەو 10,000 کەسە بە چەند مانجی پێچی تا فیلەکانیان لێ وەرەگیری وەربینی تێدا ئەکرێ ئەو ڕاکانیان ڕێکە خرێتەوە و ئەنردر بۆ بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین لەوێشەوە بێتەوە بۆ خانەنشینی. دووەم سەبارەت بە ئەو 18 موچەی کە باسەکرا، ئێمە لە دایرە خۆمان نووسرامان بۆ کراوە بۆ گەنجینە بۆ وەرگرتنی 6 موچەکە 6 موچەی بنەڕەتی، بەڵام ئەویشیان ڕاگرتێ دەڵێن چاوەڕێن تا ئەوانش کۆ ئەکرێنەوە و ئەنێرین بۆ وەزارەتی دارایی ئیتیحادی ینی فیدرالی ئەو کات ڕەزامەندی بێتەوە، ینی هەم 6 موچەکە نییە ئەو 6 موچە بنەڕەتی هەم ئەو 12 موچێش ئەو کاتە ئەدرێت کە دوای ئەوەی مامەڵی خانەنشینی تەواو بوو ناسنامەی پێناسەی یعنی هەویەی خاننشینیت بۆ دەرچوو ئەو کاتە ئەو 12 موچێش ئەدرێکەوەتە ئەو 18 موچی کە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆژانە باسیەکەن کە 18 موچە بەسەرێکەوە وەرەگرن ئەو هیچ ئەساسیشی تدانێت لەبەر ئەوەی هیچی جێبەجێ نەکراوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئاوە، ئاو سەرەکی ترین سەرچاوی ژیانە لەسەر زەوی و لە ئێستاە لە هەموو جیهانە بە ئاستەنگێکی زۆر تێئەپەڕێت. کەمبوونەوەی بارانبارین، بەرزبوونەوەی ژمارەی دانیشتوانی جیهان، گۆڕانی کەش و هەوا و بەڕێوەبردننی خراپی سەرچاوەکان بەشێکن لەو ئاستەنگانە کە بوونە هۆی زیاتر پەرەسەندنی قەیرانی ئاو لە جیهانە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک و ئاو و بارودۆخی ئابووری وڵاتانیش دروست دەکات. سەبارەت بە عێراق، بارودۆخی عێراق خراپتریشە بەراورد بە جیهان، جگەلەوەی کە وشکە ساڵی و گۆڕانی کەش و هەوا کاریگەریەکی یەکجار قۆڵی دروست کردووە لەسەر عێراق و سەرچاوەکانی ئاوی عێراق. بە پێیداتاکانی نەتەوە یەکگرتووەکانیش لە ڕووی زیانەکانی گۆڕانی کەش و هەواوە عێراق 5ەم وڵاتی جیهانە لە سەدا 90 ئاوی سەرزەویەکەی لە دیجلە و فڕاتەوە دابینەکرێت و دروستکردنی بەنداویش لەسەر ئەو دوو ڕووبارە لەلایەن وڵاتانی دراوسێەوە بووە بە کێشەیەکی تر بۆ عێراق. بۆ نمونە تورکیا پرۆژەی باشووری ڕۆژهەڵاتی ئاناتۆڵی دروست کردووە، 22 بەندا و 19 وێستگەی هایدرۆلیک لە خۆ ئەگرێت و ئەوە کاریگەری گەورەی لەسەر یەدەگی ئاوی عێراق دروست کردووە.
لێرە هەندێک زانیاری زیاتر سەبارەت بە بارودۆخی ئاو و سەرچاوەکانی ئاو وەرئەگرین هەڵبەتەوە کووتمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئاوە، بەڵام ئێمە سێ وڵاتمان وەرگرتووە بە شێوەی سەرەکی و هەرێمی کوردستانیش لە بەرەوەیکە یەکەم بارودۆخی ئەم وڵاتانە زۆر هاوشێوەیە و دووهەم هەر گۆڕانکاریەک لە هەر کام لەم وڵاتانە یەکسەر کاریگەری لەسەر بارودۆخی ئاو و سەرچاوەکانی ئاو لە عێراق و هەرێمی کوردستانیش دروست دەکا. سەرەتا بە عێراق دەست پێەکەین. سەرچاوە سەرەکیەکانی عێراق، سەرچاوەکانی ئاوی عێراق لە سەدا هەفتایان لە دەرەوەی وڵاتەوە دێنواتە. بۆ نمونە دوو ڕووباری دیجلە و فرات کە سەرەکی ترین سەرچاوەکانن بۆ دابینکردنی ئاوی عێراق لە دەرەوەی عێراقەوە دێن کە ئەمە خۆی بووە بە کێشە بۆ عێراق. وەکو لە هەواڵەکەشا باسمان کرد، وڵاتانی دراوسێ لەسەر ئەم ئاوا بەنداو دروست دەکەن کە بەنداویشیان دروست کرد پشکی عێراق کەم ئەبێتەوە. دیارە هەڵبەتەم دراوسەیانش لە ماوەی ڕابردووە داتاکان دەریان خستۆ پێمان دەڵێن کە هیچ حسابێکیش بۆ عێراق و دانیشتوانی عێراق ناکەن لە ڕووی پێویستی ئاوەکەیان کە پشتیان بە شێوەیەکی سەرەکی بەم دوو ڕووبارە بەستووە. گرنگترین بەنداوەکان لە عێراق دووکان و حەدیسە و دەربەندیخان و مووسڵن، ینی بەنداوەکانی دووکان و دەربەندیخان لە هەرێمی کوردستانن کە دوو لە سەرەکی ترین بەنداوەکانی عێراق پێک ئەهێنن. یەکدانە زۆنگاویش هەیە لە عێراق هورەلعەزیم کە ئەمە لەسەر سنووری ئێران و عێراقا کە بەشی زۆرتری لە ناو خاکی عێراقایە. ئەم زۆنگاوە ئاوی دیجلە و کەرخا دوو ڕووبارن ئەڕژێتە ناو ئەو زۆنگاوەوە و کێشەکان کێشەی ئاو لە عێراق بریتین لە یەکەمیان بەفی ڕۆچوون کە ئەڵین بەفی ڕۆچوون شەرت نییە هەمووی بە ئەنقەس بەفی ڕۆ بچە، بەڵام هاوڵاتیانی عێراق بە بەراورد لەگەڵ ستانداردە جیهانیەکان بەکارهێنانێکی زیاتریان هەیە بۆ ئاو کە ئەمە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی کێشەیە بۆ ئاو سەرچاوەکانی ئاو لە عێراق. دروستکردنی بەندا وەکو وتمان لە وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئێران و تورکیا دێن لەسەر ئەو سەرچاوانە کە دێنە عێراق و هەرێمی کوردستان بەندا و دروست دەکەن بۆی یەدەگی ئاوی خۆیان تەرخان بکەن و لەی دڵنیا ببنەوە بەبێ ئەوەی کە حسابێک بۆ بکەن کە عێراق و هەرێمی کوردستانیش پشت بۆ سەرچاوانە ئەبەستن و وشکە ساڵیش ئەمە دیاردەیەکە لە هەموو جیهانە ڕوویداوە، تەنها پەیوەست نییە بەم ناوچەیە، بەڵام جیاوازیەکەی ئەوەیە کە عێراق یەکێکە لە وڵاتانە کە بەپێی ڕیزبەندیەکانی نەتەوە یەکگرتووەکان زیاترین کاریگەری بەرکەوتووە لە وشکە ساڵی و لە گۆڕانی کەشوهەوا. پێنجەم گەورەترین زیانمەندی گۆڕانکاریەکانی کەشوهەوا عێراقە، حتمەن ئەوەش گۆڕانکاری گەورە لەسەر سەرچاوەکانی ئاو یەدەگی ئاوی وڵاتەکە دروست ئەکات. یەدەگی ئاوی عێراق ساڵی 2024 17 ملیار مەتر سێجا بووە کە 10 ملیار مەتر سێجا بەراورد بە ساڵی پێشووتر زیادی کردبوو. هێشتا داتاکانی ئەم ساڵمان بە دەقیقی لە بەردەست نییە، بەڵام هەموو ئاماژەکان بۆ ئەوەیە کە هەتا وەکو ئێستا باسیەوە ناکەم کە جارێکە وەرزی بارانباری نیشمانماوە هەتا ئێستا هەندێک دابەزیوە بەراورد بە ساڵانی پێشووتر و تەنانەت لە وڵاتانی دراوسێ هۆشداریش دراوە لەو بارەیەوە بە زانیاری زیاتر وەربگرین. بۆ نمونە لە ئێران هۆشداری دراوە داوایان کردووە کە بە تایبەت لە کەرتی کشت و کاڵ بەکارهێنانی ئاو کەم بکرێتەوە بۆی کاریگەریەکان لە وەرزی گەرما بە تایبەتی نەبێ بە قەیران بۆ ئەو وڵاتە. باسی هەرێمی کوردستان ئەگەر بکەین، ژمارەی بەنداوەکان لە هەرێمی کوردستان 21 بەنداوە، ژمارەیەکی قابلی قبوڵە، ژمارەیەکی باشە و بەنداوە هایدرۆپاوەرەکان ئەو بەنداوانە کە کارەبایان لێ بەرهەم ئەهێنرێت و بۆ دابینکردنی وزە کەڵکی لێ وەرەگیرە بریتین لە دووکان و دێڵگە و دەربەندیخان و باکوورمان و مەنداوە و تەقتەق بیرە ئاوەکان. ئەمە خۆی یەکێکە لە کێشەکان لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان 26,000 بیری یاساییمان هەیە، 30,000 بیری نایاساییمان هەیە. دیارە بەکارهێنانی ئاو بە شێوەیەکی زێدەڕۆیی زیاتر لە پێویست ئەبێ بە کێشاوە ئەم ژمارە لە بیرەکان بە تایبەتی بیرە نایاساییەکان بۆتە هۆیەوەی کە ئاستی ئاوی ژێر زەوی لە هەرێمی کوردستان لە قەبارەیەکی بەرچاوە کەمی کردووە. ئەمە ئاو ینی سەرچاوەیە کە تۆ تەنیا ناتوانانی بیر لە ئێستی خۆت بکەیتەوە، مابێ بیر لەوە بکەیتەوە کە لە داهاتوو نەوەکانی داهاتوو چی لە پاشتۆ بۆیان بەجێمێنێ
کە ئەگەر ئاوا بڕوا دیارە تەنیا وڵاتێکی وشک و بێ ئاویان بۆ بەجێ بمێنێ و گەیشتن بە ئاو لە بیرەکان ناوەکو وتمانەمە کارەساتە لە 20 ساڵا 100 بۆ 200 متر دابەزیوە و داتا هەیە زانیاری هەیە کە لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە هەولێر تەنانەت زیاترە لەو قەبارەیەش ینی تۆ بێ بە ئەرزە چەند 100 متر چەند متر بچیتە خوارەوە تا بگەیت بە ئاو و پێویستی ئاوی ڕۆژانەش بۆ هەر تاکێک بە پێی ستانداردە جیهانیەکان 200 بۆ 250 لیترە بەڵام هەرێمی کوردستان 250 بۆ 400 لیترە ئەوەی کە لەلایەن هاوڵاتیان و ڕۆژانە بەکارەهێنرێت. باسێکی ئێرانتان بۆ بکەم دواتریش باسێکی سووریاتان بۆ بکەم. ئێران ئەم ساڵ 110 ملم باران باریوە کە لە 137 کەمی کردو کووتمان بۆتە هۆیەوەی کە هۆشداری بن بە تایبەتی بۆ کەرتی کشت و کاڵ پشکی باران و بەفر لە دابینکردنی ئاو لە وڵاتە لە 185 لە 185 پشت بەو داهاتە ئەبەستن کە لە ڕێی باران و بەفرۆ دەستیانەکەوێت کە ئەو داهاتەش تەنها 130 ئەچێتە ناو زەوی و ناو چەم و ڕووبارەکانەوە. گرنگترین سەرچاوەکانی ئاو لە ئێران چەم و ڕووبارەکانن، بەنداوەکانن، ئاوی دەریا و ئاوی ژێرزەویش هەروە سەرچاوەکانی دابینکردنی ئاون لە ئێران. تێکڕای بارانی ساڵانە لە ئێران 250 ملیمەوە کووتمان ئەم ساڵ هەتا ئێستا تەنها 100 ملیم بووە کەمترە لەو تێکڕایی کە لە خۆی ئێرانیشا هەیە. هەر ئەگەر 250 ملیمەکەش بێ لەو تێکڕایی کە لەسەر ئاستی جیهان هەیە یەک لە سەرسەی پشکی ئێرانە. بەکارهێنانی ئاو لە 160 ئاوی ئێران لە ئاوی ژێرزەوی دابینەکرێت، لە 140شی ئاوی سەرزەویە بەنداوەکان و ڕووبارەکان و سەرچاوەکانی لەو شێوەیە. سەبارەت بە سووریا باسی تورکیامان نەکردو لەبەرەوەی کە تورکیا دەوڵەمەندە بە ئاو و بە دروستکردنی بەنداویش کێشەی بۆ ئێمە دروستکرێت، بەڵام باسی سووریاکەین تێکڕای بارانی ساڵانە لە سووریا 225 ملیمە. سەرچاوەکانی ئاو لە سووریا بریتین لەمانە ئاوی ژێرزەوی، ئاوی سەرزەوی کە ئاوە سەرزەویەکانی پێکدەن لە 16 چەم و ڕووبار کە ئەم 16 چەمە 10 ملیار مەتر سێجا ئاویان هەیە، ینی یەدەگی ئاویان هەیە. لە 175 سەرچاوەکانی سەرزەوی سووریا ئەم 16 چەم و ڕووبارن. لە 145 بەکارهێنانی ئاوی ئەو وڵاتش هەر لەم چەم و ڕووبارانە دابینەکرێت. دیجلە و فورات و ئاسی و یەرموک و خابووریش گرنگترین ڕووبارەکانی سووریان. بەکارهێنانی ئاو لە کەرتی کشت و کاڵی سووریا 190 لە خۆگرێت و کەرتی شاری و پیشەسازی واتە بەکارهێنان لە کەرتی پیشەسازی و بەکارهێنان لە کەرتی ماڵان لە 100دا لە خۆ ئەگرێت. یەدەگی ئاوەکەشی بەراورد بە پێش جەنگ کارەساتی دروستکرۆ لە وڵاتە تەنان لە کەرتی ئاوە لە 140 یەدەگی ئاوەکەشی دابەزاندووە. هەر سەبارەت بەم بابەتە لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵا گفتوگویەکی چڕتر و زیاتری لەگەڵ ئەەکەین. دکتۆر ژینۆ خالید سەرۆکی کۆلیژی زانستە ژینگەییەکان لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر هاتن، ئەزیەتتان کێشا. سەرەتا ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم باسێکی بارودۆخی ئاو و سەرچاوەکانی ئاومان بۆ بکەن لەسەر ئاستی جیهان بە چ شێوەیە کە چ گۆڕانکارێکی بەسەر هاتووە لەم چەند ساڵی ڕابردووە. ڕاستە طبعاً ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئاوە سەرتاسەری جیهان ئەم ڕۆژیان داناوە بۆی کە باسی گیر و گرفت و ئەو دەستکەوتانیان بکەن کە لەناو بۆ ئاویان تەرخان کردووە. طبعاً قەیرانی ئاو وردە وردە بەرەو خراپتر ئەچێت. هۆکارەکەشی ئەوەیە کە بەڕاستی ئەگەر ئێمە سێری گۆی زەوی بکەین لە دوورە ئەوەنەی ناوچی شینایی لەسەر زەوی ئەبینین ئەوەنە ناوچی وشکانی نابینین، بەڵام مانای وانە کە ئەم هەموو ئاوە لەسەر هەساری زەوی هەیە هەمووی بۆ خواردنەوە بشێ لە 130 ئەم ئاوە بۆ خواردنەوە ئەشێ. ئەمە قەیرانەکان دروستەکە بە دوای خۆیان ئەم گۆڕانکاری کەش و هەوای دوا بە دوایی کە دروست بووە زیاتر وای کردووە کە بڕی ئەم ئاوای کە بۆ خواردنەوە شیاوە وردە وردە کەم کاتەوە. ئەمەش بەهۆی گەرمبوونی زەویەوەیە بەڕاستی هەر بۆیە نەتۆیەگرتوەکان بیریان لەوە کردەوە لە 1993ەوە هەموو ساڵێک لەم بەروارەیە لە 22 مانگی ئازار دانێن تایبەت بۆ یادکردنەوە بۆ ڕۆژی ئاو کە هەر ساڵانە کارەکەن لەسەر پاراستنی ئاو هەر ساڵێکیش لەژێر دروشمێکە. ئەم ساڵ ئەو دروشمەی کە دایان نابوو بۆ پارێزگاریکردن لە ناوچە بەستەڵەکەکانە.
بەڕاستی یعنی وایان داناوە هەموو جیهان پێکەوە بیرۆکەی و ئایدیا و زانست و بواری خۆیان بخەنە گەڕ بۆی کە چۆن ڕێگە بگرن لەوەی ئەو بەشەی کە ناوچە بەستەڵەکەکانمان هەیە ئێمە لەسەر گۆی زەوی نێڵن بتوێتەوە یان چکە بەتوانەوەی ئەم بەشی بەستووە لەسەر گۆی زەوی ئەبێتە هۆکار و کارەسات ڕۆیە هۆکاری توانەوەکانشان بە گەرمبوون و گۆڕانکاریەکانی کەش و هەوایە بۆیە ساڵانە چەند ڕێنمایەک دەرەکەن و ئەم ساژێکێک لەو ڕێنمایانەی کە هۆشیاریە سەرتاسەری جیهان داناوە کە هەمومان پابند بین پێیانەوە ئەویش ئەوەی چۆن وا بکەین بڕی بە گەرمبوونی زەوی کەم بکەینەوە لەڕێی ئەو چالاکیانەوە ئەو استراتیژ و ئەو پلانانی کە وڵاتەکان ئەیگرنە بەر تاوان کە باسی جیهانەکەین و یەنە سەر وڵاتێکی خۆمان عێراقێکێکە لە وڵاتانی کە لە گۆڕانکاریەکانی کەشوهای بەرکەوتی ینی بەرکەوتێکی زۆرین زەرمەندی من پێشەوەی بچینە سەر باسی عێراق حتمما باسی عێراقەکەین بە وردی زیاتر بەڵام باسی و ڕێکارانەتان کرد کە پێویستە جارێکە دروشمی ئەم ساڵ بۆ ڕێگریکردن لە بەستەڵەکەکان توانەوەی بەستەڵەکەکان تا چەند جیهان سەرکەوتو بووە بینی وڵاتێکی زۆرە گوازێتەوە بۆ زەنوێ بووەکان بۆ ڕێگریکردن لە گەرمبوونی زەوی ئەمە پسپۆڕی خۆشتانە جەنابتان پسپۆڕی ژینگەن تا چەند جیهان سەرکەوتو بووە لە ڕێگریکردن لە توانەوەی بەستەڵەکەکان بەڵێ لە ڕاستیە ئەو ڕێگە و ئەو شوێنانی کە ئێمە بێ بیگرینە بەر ئەوش ئەوەیە کە چۆن بتوانین بڕی گازی کاربۆن دوانکسیدی کاربۆن و گازە گەرمکەرەکان کەم بکەینەوە ئەمیش تەوان بەدیلی ئەبێ ئەوانە بەکاربێنین کە هۆکارن بۆ دەرهاویشتنی ئەم گازانە ئەوش ئەوە چیە وزەی نوێ بۆیە ئەبێ وڵاتان هەمووی بچنە ژێر پابندی ئەو کۆنگرانی کە ساڵانە بەسترێکێک لەو کۆنگرانەی کە ساڵی پار لە ئازربایجان بەسرا کۆب 29 بوو کە لێرە باس لەوە کرا کە چی بکەین ئێمە هەموو وڵاتان پێکەوە کار بکەن لەسەر وزەی نوێ بووە لەبری کە بڕی ئەو گازە بەگەرم بووانە کەمتر بچێتە بەرگە هەواوە تا بتوانین ئەو پلەی گەرمی زەوی کە ئێستا گەیشتوێتە 1.5 زیاتر نەچینە سەرەوە چکە لەو پلێ زیاتر بچینە بەرەوە 2 دەرەجە ئێمە ئیتر تەواو بەشە بەستەڵەکانمان ئەتوێتەوە بەمەش بەشێکی زۆری لە ناوچەوشکاوەکان ئاو ئەی بە ئاستی دەریاکان بەرزە بێتەوە بەمەژواکە کارە ساتە ژینگیەکان بە دوای یەک بێ و سووری ئاویش ئەگۆڕێ هەم لە دابارانە دابارین و هەم لە لافا و فێزاناتیشە باشەژینەوە خان بەپێی ئەو بارانبارینە کە ئەیبینین خۆی ئەم ساڵ زستانەکەمان زۆر جیاواز بوو لە ساڵانی پێشووتر ئەتوانین بڵین ئەو خول و سوڕی بارانبارینە کە باستان کرد ئێمە لە ئێستاە ئەتوانین بیبینین ینی ئەوە ڕووی داوە لەم ناوچەی ئێمە بەڵێ ڕوویاوە دڵنیایی چکە هەنێشە دێ پێویستی بە پیاوانەکردن نییە بەڕاستی بە چاو دیارە ئەویش ئەگەر بین لە برایەکی جوتیار بپرسین ئەو باشتر جاریوە لە ئەکادمیەک و لە کەسێکی توێژەریش ئەتوانێت ئەو بڕیارە بە خێرایی با لەسەر بارودۆخەکە چونکە کە ئەڵین گۆڕانی کەش و هەوا و قەیرانی ئاو تەنها نەبوونی ئاو و ئەمە ناگرێتەوە بەڵکو گۆڕانی کاتی وەرزەکانیش ئەگرێتەوە لێستا ئەگەر بنی سیرەکەین ڕتمی بارانبارینەکان فەرقی هەیە ینی خۆی مەفروزە کە باران ئەچین بەرەو وەرزی پاییز و بەرەو زستان نمە باران دەست بکە هەتاوەکو زەویەکە چی ئەکات هێواش تەڕەبێ و پڕەبێ لە ئاو لەسەر خۆ ئاوەکە لە خۆی بگرێ بەمە پێوترێکی ئەگەینە ئەو کاتی کاڵێ پەڵەیاوە بەڵام لە ئێستا ئێمە ئەم بارودۆخانەمان تێپەڕانەوە یعنی کە ئەچینە فەزلی بارانبارینە وەرزی بارێک سەر بارانێکی بەخوڕیەت ئەم بارانە بەخوڕە هێشتا زەوێکە پتە و نەبووە تا بتوانێت لە خۆی بگرێ ئەمە واکە لافا و ڕاماڵینی خاک و بەشی بەسەرایەت ئەمە ژواکە بەڕاستی یەکێک لەوانەی کە زۆر زەرمەدەم براجوتیارەکانن بۆی ئەتوان بڵین وەرزی چاندن و وەرزی کێڵان و وەرزی درێنش هەمووی شفتی کردووە زۆر کات پێش ئەکەوێ زۆر کات دو ئەەکەی ئەمە ژوە ئەکا جاری وە بەرەبوومە کوشتتوکاڵەکانی زەرمەند دەبن لێرە ئەمە پێوترێ گۆڕانی کەشوهاوە واتە گۆڕانی کەشوهاوە تەنها ئەوە نییە ئێمە بڵێن ئەم ساڵ ئەوەنە ملیم باران باری خۆپاش هەمان ملیم باری بوو ئێ بۆ ئەڵێن قەیرانی ئاو قەیرانی گۆڕانی کەشوهامان بەڵام قەیرانەکان لە گۆڕانکاری یەک بە دوایەکی وەرزەکانی شاد دەرەکەی ئەمە واکە بە تەواوی پێگاتە ژینگیەکان گۆڕانیان بەسەرایە چ ئاو بێت چ خاک بێت چ خۆراک بێ چ تەندروستی بێت چ دکتۆر ئەوەی دکتۆر ئەوەی من وەرم گرت لەم وەڵامی جەنابتان ئەوەیە کە خۆی چەنە گرنگە چەند باران ببارێ ئەوەندەش گرنگە کە کەی ببارێ لەبەرەوەی ئەگەر کاتەکەی ناوەخت بێ نەک بە سوود نابێت لەوانەیە کارەساتیشی لێکێتەوە دکتۆر پرسیاری ترم ئەوەیە کە وەکو باسمان کرد عێراق
پێنجەم گەورەترین زیانمەندی گۆڕانی کەشەوایە لەسەر ئاستی جیهانەما کارەساتە. ئەمە لەسەر هەرێمی کوردستانیش ڕنگدانەوەی هەبووە؟ بەڵێ بەدڵنیایی لە هەرێمی کوردستانیش دەنگانەوەی هەیە و ئێمەش ئەبێکێک بین لەو ناوەندانی وەکو هەرێم کە سەرەتا ئێمە ڕێوشوێنەکان بگرینە بەرەو جنوب بەرەو خواروی عێراق چکە ڕاستە خواروی عێراق زیاتر بەرکەوتن بەرەو قەیرانەکانی گۆڕانی کەش و هەوا و کەمی ئاو لە دەزیانی ئەو ئاوە پاکی کە بخواردنەوە ئەشێ ڕۆژانە ئەوان بەکاری بێن هەم بۆ کاروباری ڕۆژانیان هەم بۆ خواردنەوەیان و هەمیش بۆ کشت و کاڵکردنیان بەڵام هەرێمی کوردستان لە بری سەرچاوە ئاوەکان لە ناوەندی ئێمە بەرپرسیارەتی یەکەمەکەمان لەسەر ئەستۆیە کە چۆن بتوانین پارێزگاری لەم بڕە ئاوە بکەین هەم لە ڕووی دابارینەوە کە ئەبارێ و هەمیش لەوەی چۆن بتوانین جارێکە بیگەڕینەوە بۆ ئاوی ژێرزەوی و چۆن بتوانین لەسەر زەوی بەکاری بێنین بە شێوازێک کە بتوانین ئێمە پلانسازی بۆ بکەین لەم بڕئاوەکێتە ناو خاکەمانە بۆیە بەڵێ بە دڵنیایی کوردستانیش بەرکەوتە و بەڕاستی بەپێی داتاکان و بەپێی ئەو زانیاریانەی کە ناوەندی بانکی جیهانی کۆی کردوتەوە عێراق و هەرێمی کوردستانیش یەکێک لەو قەیرانە ژینگەیانی کە ڕوبەڕوویان لەسەرەتا لە کەمی ئاوە دەست پێکەوەتە قەیرانی ئاو نەبوونی ئاویان یەکێکە لە هەرە پلەبەندیەکان کە لە ڕێزی یەکەمەوەیە کە ڕوبەڕوومانە بێتەوە. باشە دکتۆر، ئێوە وەکو پسپۆڕێکی بوارەکە چی بکەین بۆ پارێزگاریکردن لە سەرچاوەکانی ئاو؟ جارێکە با لە ئاستی حکومیە باسێکی لێ بکەین، چ پلانێک هەبێ چی بکەین بۆی زیاتر پارێزگاری بکەین لە سەرچاوەکانی ئاولانی کەمەوەی کە لە بەردەستمانە ماوە؟ طبعاً چەند ساڵانی پێشوو ئەگەر ئەم پرسیارەت لە من بکردایە ئەموت حکومەت هیچ پلانێکی نییە و هیچی نەکردو زۆر بێباک و بێخەمە لەم بواری کەمی ئاوە بەڵام لە ئێستاە من کە هەر خۆم ئەم ساڵ بەشداری چەند دانیشتێکیەک لە دوایەک و پلان و استراتیژیەکانم کردووەک و کۆلێژی زانستە ژینگەیەکان وەکو پسپۆرێک لە بواری چارەسەری ئاوی ئاوەڕۆ و پاکردنەوەی ئاوی پیسە بەڕاستی پلانێکی زۆر هەیە لە ئارایە بەڵام تا چەندێک ئەتوانین جێبەجێ بکەین ئەمەیان گرنگە بۆیە ئەتوان بڵێم هەوڵەکان دەستی پێ کردووە هەوڵەکان لەوە دەستی پێ کردووە کە ئێمە جارێ سەرەتا چۆن بتوانین لە کەمترین یعنی سادەترین ڕێگایە کە ئاوی ئاوڕۆکانمان چارەسەر بکەین دووبارە بەکاری بێنینەوە بۆ ئاودێری بۆ کاری تری کشت و کاڵکردن کە ئەمە یەکێکە لە هەرە ئەو خاڵە سادە و ساکارانەی کە نابێت لە سەرتاسەری جیهانە کە ئێستا ئەمە عیبێ بڵێ من هەتا ئەم کاتە 2025 من ئاوی ئاوڕۆکانم بەبێت چارەسەر ئەخەمەوە سەر ئاوی سەرزەوی کە خۆی لە خۆی ئاوی ئاوڕۆ ئەو ئاوەیە کە وەکو ئێمەش وڵاتی ئێمە و ئاوەی کێتە ناو ماڵەکانمانەوە ئاوێکی شیا و سازگار ینی ئاوێکی پاکات ئەگەر چارەسەریکەین ڕاستەخۆ توانین بۆ ئاودێری بەکاری بێنەوە بۆیە لەم خاڵەوە وردە پلانەکان هاتۆتە پێشەوە سپاس بخوا و ئەتوانم بڵێم ئێمەش لە زانکۆی سلەیمانی و لە شاری سلێمانێکێکین لەو ناوەندانی کە دەست پێشخەرێکمان کردووە لە سەرتاسەری عێراقا توانیمانە ئاوی ئاوڕۆی زانکۆی سلێمانی بە ڕێگە چارەیەکی سروشتی بەکارهێنانی ڕوەک پاک بکەینەوە دووبارە بۆ ئاودێری بەکار بێنەوە بە خۆشحاڵیەوە ئێستا ئەتوان بڵێم وەزارەتی کشتوکاڵ سەرچاوەکانی ئاو هەمان ئەم مۆدێلیان گواسۆتەوە لە بازیان بۆ یەکێک لە بۆکسی ئاوڕۆکان بەکاری هێنەوە بۆ کشت و کاڵکردن دوایی هیوادارم لە داهاتوە ئەم پلانە بگوازرێتەوە بۆ شوێنەکانی تریش بۆ ئەو ناوەندانە و ئەوە بپرسم دکتۆر ئەمە ینی ئەو قابلیەتی هەیە کە لە ئاستی گەورەیە جێبەجێ بکرێ ینی لە ئاستی هەرێما بتوانین دووبارە بیپاڵەونەوە بەکاری بڵێ خۆی ڕێگە چارە زۆرە بەڵام ئەو ڕێگە چارەی کە بۆ ئاوی ماڵان ئەتوانین بەکاری بێنین ئەبێ ڕێگەیەک هەڵبژێرین هەمووکو حکومەندۆک و هەموو ناوەندێک ئەبێ ئەو ڕێگای هەڵبژێرێک کە هەم ئاسانە هەم تێچووی کەمە هەم بڵێن سیانە و چاودێری کەمتر ئەوێت یعنی پرۆسەکە خۆی بەڕێوەبەرێ ئەنجێکێک لەو گرنگیانی کە بۆ ئێمە بێ ڕێگە چارەیەک هەڵبژێنین کە هاوڕێی ژینگە بێت چکە ئەبێ بەشێکیش بین لە چارەسەرەکان بۆ کەمکردنەوەی گازە ژەهرەکان واتە تا وزە کەمتر بەکاربێنین لە پرۆسیجەرەکە لە ڕێگە چارەکە و تاوەکو بڵێن گاز و نەوت و مەوادی وزەیی کەمتر بەکاربێنین ئەم ڕێگەی ئەوەنە کاریگەریە بێت چکە ئەم ڕێگەیە کە ڕوەک بەکارەهێنین
بەڕاستی هەم دوانکسیدی کاربن کەمەکەینەوە چکە ڕۆک خۆتان ئەزانن کە لە کاتی ڕۆشنە پێگاتنە بڕێک گازەکان هەڵەمژێ واتە بەرگە هەواش پاکێتەوەواتە توێکی کەبی لە وڵاتانی کە دەستی شدەیە لە چی لە چارەسەری کەمکردنەوەی پلەکانی گەرمی لە جیهانە لەمان کاتیشە ئاویش پاکەیتەوە ئەنجا ئەتوانین ئەم ئاوە بگوازینەوە بۆ ئاودێری بەکاری بێنەوە تایبەت لە کاتەکانی کە هاوینن ئاوی ژێرزەوی کەمە بێتەوە چکە ئەوەی ڕاستی بێ جوتیارەکان لە وڵاتی ئێمەیە زۆر پشتیان بەچی بەستۆ بە ئاوی ژێرزەوی بەستۆ ئاوی بیرەکان هەر خۆشت ئاماژەت پێ زۆر بیری نایاساییمانەیە ئەمەژێکێکە لە هۆکارانی کە ئەوان بەتەواتی پشتیان بەم ئاوە بەستووە بەڵام لە وەرزی هاوینەم ئاوەش کەمە بێتەوە بۆیە داهاتەکانی وردە وردە بەرەو کەمبوونەچێ ئەگەر ئێمە پشت بەسین یەکەم خاڵمان کە ئەڵم سادەترینیشە لە جیهانە چارەسەری ئاوی ئاوڕۆکان بێ کەمێک لە قەیرانەکانمان بۆ کەمەکات. دکتۆر ژینە ئەم باسە بەلای منەوە زۆر زۆر سەرنج ڕاکێشە بۆیە کەمترین جار قسەتان پێ بڕم ئەوەیە کە گرنگێکی زۆری پێبین خۆزگە کاتێکی زیاترمان هەبووە بەس من یەک پرسیاری ترکەم وەکو پرسیاری کۆتایی دکتۆر با باسێکی بەکارهێنانی هاوڵاتیانیشمان بکەین لەگەڵ ستانداردە جیهانیەکان جیاوازین ئەوەی باسمان کرد بەشی حکوومەت و بەشی پلانی ینی گەورە بوو ئێمە وەک هاوڵاتیان چی بکەین بۆ پارێزگاریکردن و چۆن ئەو بەکارهێنانی ئاوە کەم بکەینەوە بۆ پارێزگاریکردن طبعاً هاوڵاتی ئەبێ هۆشیاری و ئاگای هەبێ سەرەتا ینی ویژدان لە پێش ئەوەیە کە تۆ ئەم سەرچاوانی کە بەدەستمانوێت چ ئاو بێت چ خاک بێت چ هاو بێ چۆن ینی بەکاری ئیهێنین چکە بەڕاستی یەکێکە لەو خاڵانی کە ئەتوانم بڵێم هاوڵاتی لە سای 1970 پێگاتی جستی ئاوە اینجا ئەگەر ئەم ئاوەی لە جەستەمانایە وردە وردە داچۆڕێ و نەمێنێت کەواتە ئاوی سەرزەوی نەمام ئەوەی جستەی ئێمەش کەمەکە بۆیە یەکەم بەرکەوت لە نەمانی ئاو قەیرانە ئاوەکان مرۆڤەکان خۆیانن بۆیە پێویستە مرۆڤ ئەوەنە هۆشیاری هەبێت تێکچوونی لە ڕووی کەمی و کواڵەتی ئاوەکە چۆنێتی و جۆری ئاوی سەرزەوی دڵنیا بە بەرکەوتەکەی یەکەمی لە خۆشیان ڕنگ ئااتەوە هەم ئەو پێگاتی جستەی خۆی تێکەچێ و هەمیش بڕی ئەو ئاوەی کە لە جستایەتی بۆ هێشتنەوە بۆ گەش و نەشونمای مرۆڤەکان ئەویش لە ناوەچێ بۆیە ئەتوانین بڵین هۆشیاری و ڕاگەاندنەکان بە تایبەت ناوەندەکانی خوێندن فێرکاری ئەمانە زۆر دەوریان هەیە لە هۆشیارکردنەوەی مرۆڤ تاکەکانیش بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی کۆمەڵگایەکێکی تریش لەو خاڵانەی بەڕاستی کە مرۆڤ پێڕە ئەگیرێ پێوانە دانانی قیمەتە بۆ ئاو چکە لە ڕووی ئابوووریەوە نابێت شتێک هەبێت تۆ بەکاری بێنی قیمەتێکی نەبێت بۆی ئەبێت تاکەکان تێبگەێنرێت کە ئەمە ئاوە تۆ بەکارهێنی لە ماڵەکان تایە لە هەر شوێنێکی ناوەندێکای ئەمەش قیمەتێکەتی کاتە بەهایەکی دابنرێ بۆ ئاو ئەمە یەکێکە بێ ببێ بەو پلانانی کە حکومەت هەم عێراقی هەم حکومەتی هەرێم داینێ جێگی بکاتەوە کە ئاو قیمەتی هەیە ئەنجا ئاوەکە ئەگەر جوتیار بەکاری بێنێ بۆ کشت و کاڵکردن ئەبێ پێی بڵێ قیمەتی ئەو بڕە ئاوەی کە تۆ بەکاری هێنی بۆ ئەوە تەنخیار ئەمە نەیە بۆیە بزانێت کە چەندێک ئاوی سەرف کردو لە داهاتەکەی دواتر بەبێ قیمەت سێری نەکە ئەمە یەکێکە لەو خاڵانێ هەمیش تاکێکیش لە ماڵەکەی خۆیە کاتێک کە بڕێ ئاو بەکارهێنێ بۆ قاپشتن بێ بۆ جرشتن بێ بۆ ماڵپاکردنەوە بێ ئەبێ بزانێت ئەو چەند لتر ئاوەی بەکارهێنێ چەندێک قیمەتی هەبووە بۆیە بەهای ئاو بەڕاستی زۆر گرنگە ئەبێت دوا بە دوای چارەسەری ئاوی ئاوەڕۆ و دووبارە بەگەرخستنەوەی ئاوەکانمان کە پێڵێن وەتەر سێرکوڵارەتی لە ناوەندەکان چ لە ناوشار بێت چ لە دەوروبەری شار و لادیەکان بێت لە دوای ئەوە ئەبێ بێن اینجا بەهایەکیش بۆ بڕی ئەو ئاوە دابدرێت کە پاک ئەکرێتەوە ئەیرێتەوە هەم بۆ تاکەکان کە بەکاری بێن و جابوو هەر بوارێکی بەکارهێنانی ئاوی دەست خۆش بێ دکتۆر ژینۆ زانیاریکی زۆر باشمان لێ وەرگرتن ئاویش یەکێ لە فاکتەرە سەرەکیەکانی ژیان و ئاوەدانیشە بۆ هەموو وڵاتێکی واداری نەمەژ وەک تاکەکان لە هەرێمی کوردستان بتوانین قەدری بزانین و دەستی پێوە بگرین زۆر سپاس دکتۆر ژینۆ خالید مامۆستا لە کۆلێژی زانستە ژینگەیەکان سپاس کە لەگەڵمان ئامادە بوون بەخێر هاتن. دواکەوتنی دابشکردنی موچە و خراپی دۆخی دارایی هاوڵاتیان کاریگەری لەسەر بازاڕی فرۆشتنی پەلەوەر دروست کردووە. فرۆشیارێگەڵێت ساڵانی ڕابردوو پێش هاتنی جەژن مەجالمان نەبوو سەرمان بخورێنین بەڵام ئێستا نرخیشماندا بەزاندووە هێشتا کەس لێی ناپرسێت. زۆر خراپە ساڵانی پێشوو چۆن بوو ئێوە ساڵانێکی زۆر لە بازاڕ پێشوو تقریبان 3-4 ساڵ لەمەوە پێشێمە لەم مدایەتر لە 15 ڕەمەزان بەدواوە لە 15 ڕەمەزان بەدواوە مەجالمان نەبوو سەر خۆمان خوڕێنین ئەو نە مشتری بوو فریا ناکەوتین ئێساوە ئەمڕۆ 8 ڕۆژی ماوە بۆ جەژن ئاوا چۆڵ و هۆڵ هیچ کە بازاڕی نییە خەڵک بە هەمووی ئەڵێ بێپارین و بێمەعاشین و مەعاش نییە و
زۆر ساڵانی شار نرخەکان دابەزی لە پاو پار و پێرار و ئەرەوەڵا دابەزیەوە من ئالێرا قەلم فرۆشۆ کیلۆی 31,000 بەخووە قەلی کوردی خۆمان ئێستا بە 15 و 16 و 17 زۆر چاک بێ 18,000 کەچی خەڵکیش نایخوا پارەی پێ نیە هەرکە دێڵێ بەخوا پارەم پێ نییە وەڵی بە زۆری خوال لەسەر قەلی خرتی کوردی و ئاوا لەگەڵ کەڵەشێری چاکە کەڵەشێر بە چی ئاسانن چاکە وەڵایتر تا 3 کیلۆ 2 کیلۆ نیوانە چاکن هاشە 5 کیلۆ دەرەچێوانە شامین ئەوان گۆشتی جیڕە ناوانی ئەوە هەیە لێنێتت بە شێ دەرەچێت دەرەجەیە خۆی بە دوای ئەگەڕێتەوە ئەوەی کەوای تۆ نەیزانیوە لێنێ ئەوە تورکیا ساڵانێکە ڕوبەڕۆی هەندێک کێشەی ئابووریە بێتەوە لەوانە هەڵاوسان و دابەزینی بەهای لیرە و بەرزبوونەوەی قەرزە دەرەکیەکان و کەمبوونەوەی و بەرهێنانی دەرەکی لە وڵاتە هۆکاری سەرەکی بۆ ئەو کێشانە سیاسەتی دارایی و سیاسەتی دراوی خراپە کە لە وڵاتە پەیڕەو ئەکرێت بۆ نمونە دابەزاندنی ڕێژەی سوود لەلایەن بانکی ناوەندیەوە لەژێر فشاری حکوومەتە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشانە حکوومەت هەندێک ڕێکاری گرتووەتە بەر کە ئەو چاکسازیە کە لە ساڵی 2005 لە لیرەیە کرا ئەزمونێکی گرنگ بوو لە کۆنتترۆڵی هەڵاوسان و کەماڵ دەروێشیش بە بنیادنەری چاکسازیەکانی تورکیا ناسراوە. تورکیا لە ماوەی ساڵانی هەشتاکان و نەوەدەکاندا ڕوبەڕووی ڕێژەی هەڵاوسانی زۆر بەرز بووە و لە هەندێک ساڵدا ڕێژەی هەڵاوسانی لە سەدی تۆمار کرد. بەهۆی بەرزبوونەوەی قەبارەی نەختینە سیاسەتی دراوی نەگونجاو چاپکردنی دراو لە ئاستێکی بەرزدا لەلایەن بانکی ناوەندی ئەو وڵاتە بۆ قەرەبووکردنەوەی کورتهێنانی بودجە بەرزبوونەوەی قەرزە دەرەکیەکان و ناسەقامگیری ئابووری بەهای لیرە بە جۆرێک دابەزی کە نرخی کاڵاکان ملیۆنان لیرە و ملیاران لیرەیان بەخۆ بینی. بۆ نمونە ساڵی 2004 دەبوو ملیۆنان لیرەت بۆ کڕینی یەک کوپچا ببژاردایە و ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی حکوومەتی تورکیا بیر لە چاکسازی دارایی و سڕینەوەی سەفەر لەسەر دراوی نیشتیمانی بکاتەوە. ساڵی 2005 تورکیا یەکێک لە گەورەترین چاکسازیە داراییەکانی لە مێژووی خۆیدا بەخۆیەوە بینی و بە سڕینەوەی 6 سفر لەسەر لیرە هەنگاوێکی گرنگی لە سەقامگیری ئابووریدا تۆمار کرد و دراوی نیشتیمانی تورکیا لە لیرەی کۆنەوە بۆ لیرەی نوێ گۆڕدرا. کەمال دەروێش بە بنیادنەری چاکسازی ئابوووریەکانی تورکیا دەناسێنرێت. ساڵی 2001 کە قەیرانی ئابووری تورکیا لە لووتکەدا بوو وەک وەزیری دارایی و ئابووری تورکیا دەست بەکار بوو. بە چاودێری سندوقی نەختی نێودەوڵەتی و بە پشتگیری بانکی جیهانی کۆمەڵێک ڕێکاری گرتەبەر بۆ گێڕانەوەی سەقامگیری ئابووری بۆ وڵاتە. ڕێکارەکانی دەروێش بریتی بوون لە داخستن یاخود تێکەڵکێشکردنی بانکە لاواز و مایەپوشبووەکان شڕکردنەوەی چاودێری بانکی و داڕشتنی ستانداردی نوێ و بەهێزکردنی سربەخۆی بانکی ناوەندی لە داڕشتنی سیاسەتەکانی دارایی و دراوی تورکیا. یەکێک لە بەرنامە گرنگەکانی دەروێش بریتی بوو لە پلانێک کە کەمکردنەوەی تێچووەکانی حکوومەت و ڕێگری لە چاپی دراو بۆ دابینکردنی بودجە بەرزکردنەوەی شەفافیت لە سیاسەتەکانی دراو و لابردنی هەندێک لە پاڵپشتیەکان چاکسازی لە پێکهاتی باج بۆ بەرزکردنەوەی داهاتی بەردەوامی لە خۆ دەکرد. بە تایبەت کۆمپانیا حکوومیەکان و وەرگرتنی قەرز بە سوودی کەم لە سندوقی نەختی نێودەوڵەتی و بانکی جیهانی ڕاکێشانی و بەرهێنەرە دەرەکیەکان بۆ تورکیا بەشێکی دیکە لەو ڕێکارە گرنگانە بوون کە دەروێش لە پرۆسەی چاکسازیدا گرتێبەر. هەندێک لە ئابووریناسان پێیان وایە هاوکات بوونی گۆڕینی دراوی نیشتیمانی تورکیا و سڕینەوەی 6 سفر لەسەر لیرە لەگەڵ چاکسازیەکانی دیکە توانیان سوودبەخش بن و بەرزبوونەوەی متمانە بە دراوی تورکیا و کەمبوونەوەی تێچووی مامەڵەکردن و کۆنتترۆلکردنی هەڵاوسان و بەهێزکردنی سیستەمی بانکی و گەشەی ئابووری هەروەها بەرزبوونەوەی ڕاکێشانی و بەرهێنەران بەشێک لە لێکەوتەکانی چاکسازیەکان بوون. لە تورکیاوە چینە بەریتانیا گەورەترین فڕۆکەخانەی بەریتانیا بەهۆی کەوتنەوەی ئاگر لە یەکێک لە وێستگەکانی دابینکردنی کارەبا لە لەندەن ماوەی 16 سەعات گەشتەکانی ڕاگرت و زیاتر لە 20 ملیۆن دۆلار زیانی بەرکەوت. فڕۆکەخانەی هێزرۆ لە لەندەن ساڵانە زیاتر لە 83 ملیۆن گەشت تایە ئەنجامەدرێت. ناوەندێکی گەورەی کارکردنە بۆ ئەو ناوچەیە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەوێ کارەکەن و کاریگەری گەورەشی لەسەر گەشە سەندنی ئابووری بەریتانیا هەیە.
لێرە هەندێک زانیاری لەسەر فڕۆکەخانەکە وەرئەگرین کاتێکە گەشتێک دواکەوێت ڕەنگە ئێمە وەکۆ کەسانەکە بەرکەوتەی ڕووداوەکەین گەشتەکەمان دواکەوتووە پێمان وابێت کە کەم تەرخەمی ڕووداوە گەشتێک دواکەوتە بەڵام لێرە بەداتا پێتانەڵێم کە گەشتێک دواکەوێ ئەو وڵاتەش چەند زیانی بەراکەوێ قەبارەکان زۆر گەورن و کاریگەریش دروست ئەکەن ساڵی ئەم فڕۆکەخانەی باسیێن فڕۆکەخانەیەتان بۆ بکەم لە پێشە فڕۆکەخانەی هێزرۆ لە بەریتانیا ساڵی 1946 دامەزراوە و 12.14 کیلۆمەتر دووجایە کاریگەری لەسەر 6 میلیارد دۆلار ئابووری بەریتانیا هەیە و یەکێکە لە قەرەباڵغترین فڕۆکەخانەکانی جیهان فڕۆکەخانەیەکی یەکجار گەورەیە و گوتمان کاریگەری ئابوورەکەی 6 میلیارد دۆلارە یەکجار قەبارەیەکی زۆرە بەهۆی ئاگرکەوتنەوەکە 16 سعات کارەکانی ئەو فڕۆکەخانەیە ڕاگیرە و گەورەترین شوێنی کارکردنیشە لە بەریتانیا ستا پێتانەڵم کە چەند کەس لەو فڕۆکەخانەیە کار ئەکەن ڕۆژانە 230,000 گەشت لەو فڕۆکەخانەیەوە ئەنجامەدرێت کە ساڵانە 83.9 میلیۆن گەشت دەکات و ڕۆژانە لە ڕۆژ ژمارەی گەشتیارانەوە 1300 گەشتیار لە ڕێگەی ئەو فڕۆکەخانەیەوە ڕۆژانە هاتوچۆکەن و ساڵانە 473,000 زیاتر لە 473,000 بە دیاریکراوی 473,500 کەس لە ڕێگەی ئەم فڕۆکەخانەیە و گەشتەکەن و ئەگوازرێنەوە دێن و ئەڕۆن 90,000 کەسیش لە فڕۆکەخانەکە کار ئەکا بۆ یاڵێن گەورەترین شوێنی کارکردنە و زیاترین هەلیکاری ڕەخساندووە لە بەریتانیا کاریگەری بڕانی کارەبا لەسەر ئابووری وەکوتمان کاریگەری دروستەکە هەرەوە نیە بڵێ گەشتەکە دواکەوتوتەوە بوو 1351 گەشت هەڵوەشاوەتەوە و 145,000 گەشتیار لە سەفەرەکەیان دواکەوتون 26 میلیۆن دۆلار زیانی تەنها لەو 16 سعاتەیە بە دوای خۆیان هێناوە ئەمە زانیاریەکانمان بوو لەسەر فڕۆکەخانەکە و لەوێشەوە ئەچین بۆ پیشەسازی چەک باسێکی پیشەسازی چەکتان بۆکەم جەنگی رووسیا و ئۆکراین و زیادبوونی ئاڵۆزیەکان لە جیهان بێگومان لە ناوچەکەی ئێمەش وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و جیهانی وا لێ کردووە بیر لە زیادکردنی بودجەی سەربازی وڵاتەکان بکەنەوە ناوەندی شیکاری بازرگانی چەک ئەڵێت قەبارەی فرۆشتنی چەک لە جیهانە لە ساڵی 2024 بەرزترین ئاست بووە لە دوای کۆتایی هاتنی جەنگی سارد و گەیشتووەتە زیاتر لە 111 میلیارد دۆلار هەروەها دۆناڵد ترامپ ئەڵێت بۆ بەرەو پێشبردننی کەرتی بەرگری و سەربازی ئەمریکا فڕۆکەی F-47 دروست ئەکات و دیارە جیهان ئەبێت چاوەڕێی زیاتر پەرەسەندنی کەرتی پیشەسازی بێ لە نێوان وڵاتانە بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا وڵاتانەکە قسە یەکەمەکەن لەم بوارەیە. بالێریا بۆتان باسکەم گەورەترین پیشەسازیەکانی جیهان لە ڕووی بەرهەمێنانی چەک و کەرەستەی سەربازیەوە کام وڵاتانن ڕەنگە پێشەوەی داتاکانیش بێ هەمومان لە پێشەوە بزانین کە کام وڵاتە قسە یەکەمەکە لە بوارەکە بێگومان ساڵی 2024 ئەم داتایانە ینی بۆ ساڵی 2024 خراونە ڕوو ئەمریکا بودجەی بەرگریەکەی 967 میلیارد دۆلار بووە یەکەم وڵاتە ئەگە لێرەیە لە چارتەکەیە بیبینین جیاوازیەکی یەکجار زۆری هەیە لە هەموو وڵاتانی جیهان و بە جیاوازیەکی زۆرەوە ئەمریکا لە ڕیزبەندی یەکەمایە چین لە ڕیزبەندی دووەمایە 235 میلیارد دۆلار دیارە ئەمریکا و چین زۆر مەترسیەوەیان نییە کە لەم ڕوبەڕۆیەک ببنەوە بەڵام لە ڕووی بازرگانیەوە لە ئاستێکی زۆرە ناسەقامگیری لە نێوانیان ناڕووداوە جەنگێکی زۆر گەرمی بازرگانی لە ئێستا لە نێوانە دوو وڵاتە هەیە رووسیا لە ڕیزبەندی سێما بووە 146 میلیارد دۆلار بودجەی بەرگریەکەیەتی ئەڵمانیا 86 میلیارد دۆلار لە ڕیزبەندی چوارەمایە و بەریتانیاش بە 81 میلیارد دۆلار لە ساڵی 2024 لە ڕیزبەندی پێنجەما بووە لە ڕووی بودجەی بەرگریەوە دابینکردنی چەکی جیهان ئابەم شێوەیە سەیرێکی ئەم
چارتە بکەین ئەتوانین بزانین کە بۆچی هەندێک وڵات زۆریش لەوانەیە حەز نەکەن کە ناسەقامگیریەکان یا جیهان ڕووی خۆشی بەخۆیانەوە بینن. ئەمریکا لە 43 چەکی جیهان دابینەکات، فەڕەنسا لە 11 چەکی جیهان دابینەکات و ڕوسیاش لە ڕیزبەندی سێمایە 7.8 لە 7.8 چەکی جیهان دابینەکات. قەبارەی فرۆشتنەکەیان ئابەم شێوەیە. ئەمریکا کە زۆرترین پشکی هەیە لە دابینکردنی چەکی جیهان 318.7 میلیارد دلارە قەبارەی فرۆشتنی چەکەکەی، فەڕەنسا 19 میلیارد دلارە و ڕوسیاش 13.8 میلیارد دلارە. لێرەشا لە ڕووی فرۆشتنیشەوە نەتەنیا لە بودجێ بەرگری، لە ڕووی فرۆشتنیشەوە ئەمریکا بە جیاوازیەکی زۆر لە ڕیزبەندی یەکەمایە. گەورەترین کۆمپانیاکانی بەرهەمهێنانی چەک بەم شێوەیە: لۆکهید مارتن، بۆینگ یەکێکی ترە لەو کۆمپانیانە کە بۆینگ بە فڕۆکەش ناسراوە، RTX کۆرپۆریشن ئەمەش کۆمپانیایکی بەناوبانگی ترە لە بەرهەمهێنانی چەک، هەروەها نۆرسڕۆپ گروپمان و جەنەڕال داینامیکیش کۆمپانیایکی ترە. بازانیاری زیاتر لەم بارەیەوە وەربگرین. فرۆشتنی چەک لە ئەمریکا ساڵی 2024 کە 13.9 میلیارد دلاری فرۆشتووە، لەم 13.9 میلیارد دلارە 111 میلیارد دلاری بە ئەوروپا فرۆشتووە. هێشتا دۆناڵد ترامپ گلەی و گازەندەی ئەوەی هەیە کە ئەوروپا ئەو پشکەکە پێویستە بۆ کەرتی بەرگری و سەربازی تەرخانی ناکات و وای لە ئەوروپا کردووە کە بیر لەوە بکات و بودجێکی زیاتریش تەرخان بکات بۆ کڕینی چەک و کەرەستەی سەربازی. تەنانە دوای لە هەندێک کۆمپانیای ئەوروپی کردو بیر لە بەرهەمهێنانی کۆمپانیای ئۆتۆمبیل بیر لە بەرهەمهێنانی چەک و کەرەستەی سەربازی بکەنەوە. دواتر باسیەوەشتان بۆکەم کڕینی چەکیش لەلایەن ئەوروپا ساڵی 2024 350 میلیارد دلار چەک کردراوە و لە 164 ئەو قەبارەی لە ئەمریکا کڕیوە. پێم وتن گلێ و گازەندەکانی ترامپ و هەروەها ڕووکردنی وڵاتانی ئەوروپایی بۆ کڕینی چەک بەرهەمهێنانی چەک وای لە هەندێک کۆمپانیای ئەوروپی کردوبی لە بەرهەمهێنانی چەک بکەنەوە. کۆمپانیای ڤۆلکسواگن کە ئێمە بە کۆمپانیایکی ئۆتۆمبیلی ناسین پلانی بەرهەمهێنانی چەک و کەرەستەی سەربازی تاوتوێکات. ئەم بڕیارە لە کاتێکایە کە خۆی کۆمپانیاکە ڕوبەڕووی چەندین کێشە و ئاستەنگە بێتەوە، لەوانەیە ئەم هەلەی قۆست بێتەوە بۆی ئەو ئاستەنگانە تێپەڕێنێت. یەکێک لەم ئاستەنگانە دابەزینی فرۆشتنەکەیەتی لە چین، بەرزبوونەوەی تێکی بەرهەمهێنان، کێبڕکێی قورسی پیشەسازی بەرهەمهێنانی ئۆتۆمبیلیش کێشە و ئاستەنگی ترنکە ڤۆلکسواگن ڕوبەڕووی ئەبێتەوە. سەرڕای ئەمانەش وە بەرهێنان لە ئۆتۆمبیلە کارەباییەکان کێشەی دابینکردنی زیاتری دارایی بۆ ڤۆلکسواگن دروست کردووە و بەڕێوەبەرانی کۆمپانیاکە پێیان وایە بەرهەمهێنانی چەک و کەرەستەی سەربازی ئەتوانێت فریاد ڕست بێت، هەرچەندە بڕیارەکە کاردانەوەی زۆریشی بە دوای خۆیان هێناوە. بەڕێوبەری جێبەجێکاری کۆمپانیای ڤۆلکسواگن ڕایگەیاند لە ئێستادا کۆمپانیاکەیان ڕوبەڕووی کێشەی دارایی بووەتەوە و ئامادەن بۆ ئەوەی بەرهەمهێنانی چەک و کەرەستەی سەربازی بخەنە بەرنامەی کارەکانیانەوە. ساڵی ڕابردوو فرۆشتنی ڤۆلکسواگن دابەزینی بەرچاوی تۆمار کردو بۆ یەکەم جار ناچار بوون هەندێک لە کارگەکانیان دابخەن و ژمارەیە کارمەند لە کارەکانیان دوور بخەنەوە. ساڵی 2023 ئەڵمانیا بەراورد بە ئابووریە گەورەکانی جیهان خراپترین ئەدای ئابووری هەبوو، مەزەندە دەکرێت لە ساڵی 2024دا کەمترین گەشەی تۆمار کردبێت و بەشێک لەم پاشەکشەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەهۆی سزاکانی واشنگتن بۆ سەر مۆسکۆ چیتر ناتوانێت سوود لە وزەی هەرزانی رووسیا ببینێت. بەڕێوبەری جێبەجێکاری کۆمپانیای ڤۆلکسواگن باسی لەوە کردووە کە بە وردی پێداویستی سەربازیەکانی وڵاتەکەیان تاوتوێ دەکەن و هەموو بژاردەکان لە بەرچاو دەگرن و ئامادەی ئەوەیان تێدایە کە بۆ دەرباز بوون لە کێشە و ئاستەنگەکان لە کەرتی سەربازی و بەرگریدا کار بکەن. ڕاین مێتاڵ گەورەترین بەرهەمهێنەری چەک و کەرەستەی سەربازی ئەڵمانیا پشگیری لە بیرۆکەکە کردووە و ڕایگەیاندووە ئەو گۆڕانکاریە بۆ ڤۆلکسواگن گونجاو دەبێت. پێشتر و لە ماوەی جەنگی جیهانی دووەمدا ڤۆلکسواگن ئۆتۆمبیلی سەربازی بۆ نازیەکان بەرهەم هێناوە، یەکێک لە کارگەکانیشی بەشداری لە بەرهەمهێنانی جۆرێک موشکی کرۆزدا کردووە. دۆناڵد ترامپ چەندین جار ڕەخنەی لە یەکێتی ئەوروپا گرتووە کە نەیانتوانیوە بەڵێنەکانیان بۆ پابەندبوون بە تێچووەکانی بەرگری جێبەجێ بکەن و یەکێتیەکەش هەوڵەکانی خۆی لە بواری سەربازیدا چڕ کردووەتەوە.
پێشتریش بروکسل دەست پێشخەریەکی گەورەی بۆ پەرەپێدانی توانای بەرگری و سەربازی ڕاگەیاندووە کە لەلایەن سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپاوە پێشنیار کرابوو بە پێی پلانەکە لە 4 ساڵی داهاتوودا 870 ملیار دۆلار لە کەرتی سەربازیدا وەبەرهێنان دەکرێت و هەرچەندە پلانەکە بووە هۆی بەرزبوونەوەی بەهای پشکەکانی گەورەترین بەرهەمهێنەرانی چەک و کەرستەی سەربازی ئەوروپا، بەڵام هۆڵندا بەهۆی نیگەرانی داراییەکانەوە ڕەتی کردەوە. لێرە هەندێک زانیاری زیاتر دەربارەی کۆمپانیای ڤۆڵکسواگن وەرئەگرین و بزانێکین بۆچی بیر لەوە کاتەوە کە چەک و کەرستەی سەربازی بەرهەم بهێنەدەم کۆمپانیای پێشینەیەکیشی هەیە لەم بوارەیە. کۆمپانیای ڤۆڵکسواگن 1937 دامەزراوە، دامەزرێنەرەکەی بەرەی کرێکارانی ئەڵمانیا بوون و ئۆفیسەکەشی لە ئەڵمانیایە. بازاڕە سەرەکیەکانی ڤۆڵکسواگن ئەوروپا و چین و ئەمریکان کەوتمان یەکێک لە کێشە و بربەستەکانی دابەزینی فرۆشتنەکەیەتی لە چین و 120 کارگەی هەیە لە جیهانە لە 150 وڵاتیش چالاکە بە شێوەی چالاکانە کار ئەکات. زانیاری زیاتر سەبارەت بەم بابەتە وەربگرین. ساڵی 2025 لە سەدا ینی ئەمە پلانەکانی ڤۆڵکسواگنە بۆ داهاتوو پلانی کورتخایان و درێژخایانی هەیە بۆ 2025 بەنیازن 105 داهاتەکەیان بەرز بکەنەوە و 30 مۆدێلی نوێی سەیارەش بخەنە ڕوو بۆ ساڵی 2027 بەنیازن 200 ملیار دۆلار وەبەرهێنان بکەن. ساڵی 2050 ئەڵەن ڕاگررتنی ینی بە تەواوەتی دەردانی کاربۆن ڕائەگرین ڕوەکەنە بەرهەمە کارەباییەکان و بە تەواوەتی ئۆتۆمبیلی وزەی خاوێن ئۆتۆمبیلی کارەبایی بەرهەم ئەهێنن. ساڵی 2024 ڤۆڵکسواگن لە 13.4 ملیار دۆلار قازانجی دەستکەوتووە کە لە سەدا 30.6 دابەزیوە. ساڵی 2023 قازانجەکەی 19.4 ملیار دۆلار بووە. زانیاری زیاتر سەبارەت بەم بابەتە وەربگرین. لە ئێستاە ڤۆڵکسواگن پلانەکە تاوتوێەکە هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام ئەڵێن ئامادەیانتیایە بۆ ئەو کارە لەبەرەوەی کە ئەوروپا بڕیاری داوە بودجەیەک تەرخامکە بۆ بەرهەمهێنانی چەک و کەرستەی سەربازی بۆ کەرتی بەرگریەکەی. ڤۆڵکسواگنەڵە بۆ بڕواتە دەر لە ئەوروپا خۆیان بڕیاریان داوە کە ئەو کارە بکەن. لە جەنگی دووەمی جیهانیشە ڤۆڵکسواگن ئەم پێشینەی هەبووە کە بەشداری بکات لە کەرتی بەرگری و سەربازیە. ئۆتۆمبیلی سەربازی تایپ 82 بەرهەمهێناوە، ئۆتۆمبیلی سەربازی تایپ 166 بەرهەمهێناوە، پارچەی فڕۆکە و هەروەها کەرستەی سەربازیشی لە ئەو سەردەمەیە لە سەردەمی جەنگی جیهانی دووەمە بەرهەمهێناوە. بەم زانیاریانە سەبارەت بە کۆمپانیای ڤۆڵکسواگن و ئەم بڕیارە کە داوێت ئەم بڕیارە نوێیە کە داویەتی ئێمەش کۆتایی بە هەواڵ ئابوووریەکانمانەهێنین. هیوادارم کە نوێژ و ڕۆژ و تاعەتان قبوڵ بێ. زۆر سپاس کە بینەرمان بوو.